ئەی تازە جوان پیرم و ئفتادە و کەوتوم تاماوە حیاتم دەستێ بدەرە دەستی شکستم کە بەسەر چوم قوربانی وەفاتم تۆ یوسفینە و حوسنی لەسەر میسڵی جێنانی من پیرم و فانی لەم کولبەی ئەحزانە نەزیندوم و نەمردوم هەروە بە تەماتم. ئازیزانی بانیژە سڵاوتان لێ بە ئەم کاتتان باش خۆشحاڵ و شادومانم لەگەڵتانم لە بەرنامەیەکی نوێی باینجەیە. گفتوگۆی ئەمجارە و باسخواسی ئەمجارەی بەرنامەی بانێژە و پرسی تایبەتی ئەمجارەی بانێژە باسێکی جددی و ورد و تایبەت و ئەدەبێ بێت دەربارەی ئەدەب وەک مەترسی ئەدەب وەک ڕزگارکرد چێژی ئەدەب پەیوەندی نێوان ئەدەب و ژیان شۆڕبوونەوەی ئەدەب بۆ ناو تاکەکانی مرۆڤ پەیوەندی نێوان ئەدەب و زانست ئەمانە و چەند پرسێکی تر بە پێی کاتی بەرنامەکە گفتوگۆ ئەەکەم و دەستپێیەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕێبین ئەحمەد ڕەشید کە بەڕێزیان میوانێکی جددی و تایبەت و جیاوازن لە ڕاستیە لە ڕووی پسپۆڕی وردەوە پسپۆڕیان لە بابەتی پرسی پزیشکیە زانستی پزیشکی نەشتەرگەری گۆرچیلەن بەڵام هاوکات لەگەڵیا توێژەرێکی وردی ناو دنیای ئەدەبیاتن خاوەن چەندین نووسین و کۆڕ و هەروەها خاوەن چەند ڕێیەکی تایبەتی خۆیان لەبارەی عیرفان ئەدەبیات حەقیقەت گومان ئیمان و چەند پرسی ترەوە خۆشحاڵیەوە کاگتۆر گەورەی نواندوو ئەمڕۆ لە ستۆدیۆی بەرنامە لەگەڵمایە کاگتۆریان زۆر بەخێربێ. سپاس بۆیەوە کاکسوێ. نازانم ئەگەر وەک سەرەتا لەوێەوە دەست پێیەکەم چەند ڕۆژی ڕابردووە زانکۆلای ناوی ئەو قوتابیانەی بڵاو کردەوە کە پۆلی 12یان تاو کردەوە ناویان بۆ زانکۆهاتوێتەوە جۆرێک لە ململانەی و نیقاش دروست بوو لە نێوان بەشە زانستیەکان و ئەو بەشانەی کە زانستی مرۆیین جۆرێک لە خۆشحاڵی هەبوو کە ساڵانی ڕابردوو خەڵک کەمتر ئاوڕی لە بەشی زانستە مرۆیەکان هەیە و ئەمساڵ جۆرێک لە هێز پێیا بوو جۆرێک لە خۆشی گەڕابووە نازان بە پرسیارەکەم لەوە دەست پێ بکەم بەڕێزت پسپۆڕێکی وردی نەشتەرگەری گولچیلە و هاوکات ئاگادارێکی باشی دنیای نالی و مەحوی و عیرفان و ئەوانە با پرسیارەکەم لەوە دەست پێ بکە یەک کۆیەک ئەکاتە دوی زانست لەکوێ و چێژ و سەلیقەی ئەدەبیات و باوڵێن ڕەوانبێژی و پۆتانسیاڵەکانی زمان لەکوێت و ئەم دوانە چۆن لێگەدەیتەوە یان بۆچی لەو دنیا تایبەتەوە بۆ ئەم دنیا تایبەت و جیاوازە. سوپاس بۆ ئێوە کاک سوێد سوپاس بۆ بەرنامە جوانەکەتان بەڕاستی هەر لە ناوەکەیەوە و دواتریش لە مەحتەوایەکەیەوە دەرەکەوێت کە بەرنمەکەی جەنابەت بەرنمەیەکی جیاوازە و بەرنمەیەکی چێژبەخشە و ئەو میوانانەی داوەتێک کردوون جەنابەت کەسانی پسپۆڕ و کەسانی جددین خۆمیان لێ بەدەرەکەم و خۆم لە ئاست ئەو میوانانی جەنابەت نابینم وەک ڕاستکردنەوەیەک بەندە هێشتا خوێندکاری دکتۆرای نەشتەرگەری گورچیلەم نەبووم بە پسپۆڕ 2 ساڵێکم ماوە بۆی بم بە پسپۆڕ. ئەگەر لەوە دەست پێ بکەین بۆچی کەسێکی وەکو من خولیام هەیە لە پاڵ ئەو بەشەیکە وەک پرۆفشن وەک ئیش کاری تێدا دەکەم بەڕاستی ئەمە گەڕێتەوە بۆ سەردەمی گەنجی و سەردەمی قۆناغی ئامادەیی خۆم کە ئەوانەی کە لە کوردی ئەمان خوێند وانەیەکی هاکەزایی نەبوو ئەو مامۆستا بەڕێزەی کە لە ئامادەی دەرسی پێوتین لێڕۆ ڕێز و سلااوم هەیە بۆی مامۆستا ئەحمەد میرە دکتۆر ئەحمەد میرە ئەو توانی کارێ بکە ئێمە لە ئامادەی حەز و خولیا و ئامادەیمان بۆ ئەوە هەبێت لە دنیای ئەدەب تێ بکەین و کلیلەکانی ئەو دنیایەمان بە ئاسانی بداتێ و ئێمەش بتوانین ئاسان داغڵی ئەو دنیای بین لێرەوە وەک پێشنیارێک بۆ مامۆستایانی کوردی هیوادارم ئەو کارەی کە مامۆستا ئەحمەد توانی بیکا لەگەڵ ئێمە وەک وەجبەکە هەمومان کە حەز و خۆشەویستیەکمان بۆ دنیای ئەدەب هەیە ئەو 40-50 تەلەبەیە هیوادارم هەموو مامۆستایانی کوردی لەو ئاستەیە بن کە لانی کەم خوێنگار ڕقی لە وانەی ئەدەب و ئەدەبیات نەبێ من فەزڵەکەی بۆ ئەوەی جەرمەوە لێرەوە ڕێز و سلااوم هەیە بۆی و یادێکی خێری لێ یەکەم. بەڕاستی من بۆ چوونێکم هەیە دنیای ئەدەب دنیای زانستە مرۆیەکان لەگەڵ دنیای زانستە ئەزمونیەکان دوو دنیای جیاواز نین. بۆ دوو دنیای جیاواز نین ئێمە لە پراکتسا لەوانەیە لە بوارە پراتیکەکەیە وا بزانین دوو دنیای تەواو لێک دوور و لێک دابڕا و لێک جیاوازن بەڵام کاتێک ئەگەڕینەوە بۆ بنچینەی هەردووچیان قەنعاتم وایە بنچینەی هەردووچیان یەک بنچینەیەکەوش خەیاڵە کاتێک کە خەیاڵ نابێ دنیای زانستی ئەزمونیش دنیایەکی کرچ و کاڵە
دنیایەکە دەست و پەنجە لەگەڵ فۆرمەلە بیرکاریەکان و تەکنیکە دووبارە و سواوەکانە دەست و پەنجە نەرمەکە بوارێک بۆ داهێنان نامێنێتەوە. خەیاڵ ئەگەر خەیاڵ لە شعر لە ئەدەبیاتدا ببڕین شتێک نامێنێتەوە بە ناوی دنیای ئەدەب و شعر و ئەدەبیات. بە هەمان شێوە ئەو داهێنانانەش کە تا ئێستا کراون بەرهەمی خەیاڵن، بەرهەمی خەیاڵی مرۆڤن، جا خەیاڵەکە زانستی بوو بێ یا نازانستی بوو بێ. ئێمە لە کیمیایە ئەوەمان خوێنووە کە ستراکچەری شێوازی ستراکچەری بنزین و ستراکچەرە ئەرۆماتیکەکان چۆن دروستە بێ کاتێکە ئەو زانایی ئێوێ ئەو ستراکچەرە بدۆزێتەوە ناتوانێت فۆرمەلەیکە لەسەر وەرەخە ئەزانە کە دنیایەک هەیە بە ناوی دنیای مادە ئەرۆماتیکەکان مادەیەکی وەک بنزین، بەڵام نازانێت ئەم ستراکتورە ئەم ستراکچەرە چۆن بخاتە سەر کاغەز چۆن فۆرمەلەیکە. شەوێک کە خەوێت لە خەوی یا دەبینێت کە ئەوەندە بە خەیاڵی ئەم حاڵەتەوە خەوێ مارێک قەپی کردو بە کلکی خۆیدا بەیانی هەڵەسێ خێرا ئەو شێوازە 6 پاڵوە یا 8 پاڵوەی ستراکچەرە ئەرۆماتیکەکان ئەدۆزێتەوە. کەواتە لێرەوە ئێمە بۆمان دەرەکەوێت بەبێ هێزی خەیاڵ توانای داهێنانکردنی مرۆڤ لە دنیای زانستە تەجرەبیەکان و زانستە ئەزموونەکانیشە توانایەکی سنووردارە، توانایەکی مەحاڵە. من سبەینێ ئەشێ ببم بە کیمیازانێکی باش، ئەشێ ببم بە فیزیازانێکی باش، ئەشێ ببم بە پراتیسیێنێکی باش لە مەجای پزیشکیە بۆ نمونە، بەڵام بەبێ بوونی خەیاڵ من ناتوانم لەو مەجالات داهێنان بکەم. هەموو ئەوەی کە لە دنیا ئەمڕۆ لە دنیایەکی قەرەباڵغ و جەنجاڵی وەکو دنیای پۆست مۆدرنێتە و ئێستش دنیای ئای هاتووەتە سەری کار دەکا، بەڕاستی قەناعەتی متەوازیعانی منەوەیە کە خەیاڵێکی گەورەیە بێ لە پشتەوە بێ، بەبێ خەیاڵ ئێمە ناتوانین هەنگاوێ بچینە پێشەوە. دکتۆر لە سەرەتایە کە مەسەن لە قۆناغی ئامادەییە ئەو جیهان بینێ جیا ئەبێتەوە زانستی بەجیا وێژەی بەجیا لەوانەیە بۆ قۆناغێک باش بێت هەر کەسە و کە ڕێگەی خۆی ئەدۆزێتەوە، بەس هەز ناکەی لەو قۆناغەش ئیتر وەکو دوو دژمنی یەک سێترەکردن یان وەکو دوو دژبەر لە بەرامبەر یەکدانن. ئیدی ئەوەی مەیلی بۆ زانست هەبوو باوڵێن زانستەکانی تاقیگە، ئیدی مەیلی بۆ زانستە مرۆڤایەتیەکانیە. من هەست بە جۆرێک لەو جیهان بینی ئەکەم نازانم سەردەمی ئەوە نەهاتوە جۆرێک لە ئاشتەوایی هەبێ، جۆرێک لە کۆکردنەوەیان هەبێ، جۆرێک لەوەی کە هەردووکیان سەر بە خەیاڵن، جۆرێک لە هاوکاری و پێکەوە بوون هەبێ بۆی مەسەنەن نمونەگەلی وەکو بەڕێز و خەڵکی تر زیاتر بن و هەم چێش و هەم جۆرێک لە سوود وەرگرن تیاندا. بۆچوونەکەتان 100% ڕاستە. ئێمە بەداخەوە مەسلەی پەروەردە و فێرکردن لە وڵاتی ئێمە لە قۆناغێکی زۆر دواکەوتووی خۆیەتی، یعنی ئەو حسابە بۆ نمونە لە بوارە وێژەیەکانیشە کاتێک خوێنکارێک دەچێتە بواری وێژەیی حەزوای لێ ناکە بچێتە ئەم بوارەوە، ئەدەبیات وای لێ ناکە بچێتە ئەم بوارەوە. مەسەلەن هەن بوارێکی تەواو زانستی وەک ئابووری لە وێژەیی دانراوە. هەڵەیەک هەیە نازانم هەڵەکە لەکوێیە، بەڵام کەوتێکی مەشهور هەیە، قسەیەکی مەشهور هەیە، ئەڵێ ئەگەر پۆلێنکردن توانای ئاسانکردنی زانستی هەبوو بێ و زانست بوو بێ بە مڵکی هەمومان، ئەم سوودەمان وەرگرت بێ لە پۆلێنکردن و جیاکردنەوە و جیاکاری لەسەریکە و زیانی ئەومان لێ کردووە کە ئێمە قودرەتی خەلاقیەت و داهێنەرانەمان لە خەڵکا کوشتووە. کاتێککە تۆ ئینسانێک ئەخەیتە ناو قاڵبێکەوە پێی دەڵێی بۆ نمونە ئەم قاڵبەی تۆ جگە لە ماتماتیک و فیزیا هیچی دیکەیتیان نیە و سەر لەبەری فیزیاش ئێمە دەزانین خەیاڵە، قودرەتی خەیاڵی مرۆڤ فیزیای ئەفراندووە، قودرەتی خەیاڵی مرۆڤ وای کردو ئێمە لە گردون و لە بوون و لە هەستی و لە مادە و لە سەبەتۆمیک پارتیکڵ تێبگەین. کاتێک تۆ پێی دەڵێ کە تۆ دیتە بوارێکی وەک بواری زانستی، ئیدی ئەبێ ئەوەی هەیە لە خەیاڵ، ئەوەی هەیە لە ئەدەبیات فڕێ بیتە دەرێ، خۆ بەخۆ ئەم کەسەوالیەکەی بەبێ بە کۆیلەی ئەو فۆرمولانەی کە فیزیا دەیداتێ لە قۆناغەکەیە، بیرکاری دەیداتێ لە قۆناغەکەیە، نەکرد بە باشی فێریان نابێ، وەک قۆناغێکی ڕاگوزەر تەماشای دەکا دەرچێ و لە دوای خۆی بەجێ بێڵە لە ژیانی عملی خۆی ئیسپادەی. کاتە دکتۆر لەم تۆزە سەرەتایەوە کە باسمان کرد لەم پێشەکیەوە ئەمێ ئەوم بۆ باسکەی ئەوەی کە ئەدەب بە بەڕێسیە بەخشێ مەسەلەن فراوانبوونی جیهانبینی و بیرکردنەوەیە، ڕاکێشانی خەیاڵە، متعایە، جۆرێکە لە بەرژەوەندی، ڕاکردنە لە واقع چی دەسەکەوێت لەوەیە کە سەرەمەڕ خەریکی نالیە بێ، خەریکی مەحویە بێ، مەسەلەن بە دوای دێڕووشە و بەیتەکانیانە ئەڕۆی پەیوەندی بە خەیاڵەوە هەیە، چێژە جۆرێک لە حەوانەوەیە، ڕاکردنە لە واقعیان چییە؟ دکتۆر ڕێبین چی لەوە دەسەکەوێت؟ ئێمە لە زانستە ئەزموونیەکانە ڕاهاتوین زمانی زانستە ئەزموونیەکان زمانێکی ئینگلیزیە
میزاجی دینداری و سەقافەی دینیش لە وڵاتی ئێمە میزاجێکی عەرەبیە لە زمانی عەرەبیەوە سەرچاوی کردووە. ئەوەی کە وا لە منەکە فزوولی بمگرێ بە شوێن ئەدەبیات بڕۆم بەڵێ کەشفکردنی خەیاڵی کوردیە، بزانم ئێمە وەک کورد لەکوێ توانیومانە کوردانە خەیاڵ بکەین. من ئێستا ئەگەر بمەوێ بیر لە فیزیا بکەمەوە ئەبێ لە ناو نەسەق و سیاقی زمانی ئینگلیزیا بیر لە فیزیا لە پزیشکی لە زانست ئەزمونیەکان بکەمەوە. ئەگەر بمەوێ بیر لە زانستێکی مرۆیی دەرەوەی دینیش تەنانەت بکەمەوە ئەبێ بە زمان بە نەسەقێکی عەرەبی یا فارسی بیری لێ بکەمەوە. لێتی ناشارمەوە من سەراسیمەی ئەو جیهانبینی نالیم کە مەسەڵەن لە بەیتێکا باس لەوە دەکا خەیاڵی کوردیە زۆڵفی سەراپا دووتایە. نالی 300 ساڵ پێش ئێستا باز لەوە دەکا کە من بە کوردی خەیاڵ دەکەم. نالی بە تەنها شعری نەنووسیوە، خەیاڵی کردووە و جۆری خەیاڵەکەشی ئەو بۆچوونەی پێی وایە نالی تەنها لەوێ تازەگەری کردووە کە بە شێوەزاری کرمانجی ناوەڕاست شعری نووسیوە و وازی لە فارسی و عەرەبی و هەورامی هێناوە. بچووکردنەوەی نالیە بە بڕوای منەما. نالی پێش ئەوەی بە زمانی کوردی بنووسێ بە زمانی کوردی توانیوێتی خەیاڵ بکە کە هیچ یەکێک لە ئێمە بە منەویر و مفەکیرەکانیشمانەوە ئەمڕۆ قدرەتی ئەومان نییە کە بە کوردی خەیاڵ بکەین و ئەم تەحەدایی کردووە نالی، ئەم تەحەدایە خاتە سەر مێز. بەداخەوە لە دوای نالی ئێمە منەویرێکمان نەبوو کار لەسەر خەیاڵی کوردی بکە. بەڵێ شاعیرمان هەیە وەک نالی دەنووسێ، بەڵام شاعیرمان نییە وەک نالی خەیاڵ بکە. ئێمە مەلای جززیریمان هەیە دەڵێ لە باشترین وەسفی خۆیدا دەڵێ چی دەڵێ من حافزی کوردانە، حافز ئایکۆنەکەیەتی. مەحویمان هەیە عارفێکە بە شێوەزاری کرمانجی ناوەڕاست دەنووسێ، بە شێوەزاری ئەوەی پێ دەڵێن سۆرانی کرمانجی ناوەڕاست دەنووسێ، بەڵام نەسەقی بیرکردنەوەی مەحوی نەسەقێکی عاریفانەی سەر بە دنیابینی ئیبن عەرەبی و مەولانایە. باسی چی بکەم بێکەرانی بەحری پڕتەشویری عشق، تاقە قەترێکی فتوحاتە نمێکە مەسنەوی، ساعیدی دەرکەوت و عالەم بوون بە موسایی هەموو معجزەی لێوی کە دەرخا جوملە دەبنە عیسەوی. ڕاستە مەحوی ئەو دیوانەکەی لە بەردەستمانایە بە کوردی نووسێتی، بەڵام نەسەقی خەیاڵی مەحوی نەسەقێکی کوردانە نییە، نەسەقێکی عیرفانیە. نەسەق عیرفانەکەشی سەر بە منزومەی عیرفانی ئیبن عەرەبی و جەلالەدینی ڕۆمیە، تێکەڵەیەکە لەو دوانە بە بڕوای متەوازیعانی بەندە. بەڵام ئەوەی نالی جا دەکاتەوە لە هەموو شاعیرانی دیکەی ئێمە کردنی بەدەستهێنانی کەرەستەیەکی وەک کەرەستەی خەیاڵکردنە بە کوردی. ئەم خەیاڵکردنە ئێمە ئەگەر بەهاتایە و ئیشمان لەسەر بکردایە ڕێنسانسی کوردی پێشەکەوت. ئێمە دەمانتوانی هەستانەوە و نەعشی فکری کوردی و دووبارە زین و بوونەوەی ئەگەر ئێمە لە ڕابردووە شتێکمان هەبوو بێ بە ناوی فکری کوردی لە نالیە دووبارە بە گڕۆتینێکی کە زیندوو دەبووە. بەڵام بەداخەوە ئێمە منەویرێکمان نییە لە دوای نالی کار لەسەر خەیاڵی کوردی بکە. ئەوەی کە هەیە سەبارەت بە نالی باسی فۆرمە، باسی شێوە، هەتا بۆ خوێندکاری ئێمە لە ئامادەی ڕقی لە ئەدەبە. کاک سۆیب تعبیری نالی بە چیەکەینێ؟ مەڵی نالی لە بوارەکانی نیشتیمان پەروەری و دڵداری و ئەم شتەوە تەنکردنەوەی نالی لەم قسە سواوانە زۆر جار بر فۆڕمیژەکەوێ شاعرەکە و خەریکە دیسان وای لێ وەکو جۆرێک لە زانستی لێتەوە، ینی ئەدەب بوون و ڕاخەریکە وەکو بیرکاریێتەوە. ئێمە بێ دووشت لە یەک جاکەینەوە لە ئەدەبا کاک سۆیب. نازممان هەیە، شاعیرمان هەیە. شاعیر نالی شاعیرێکی تەمام عیاری دنیای ئێمەیە. نازم ئەو کەسەیە کە وشە دەداتە دەم وشە و دەهۆنێتەوە قافێشی هەیە و وەزنیشی هەیە و ماناشی هەیە. بەڵام ئەوەی وا دەکات دوای 300 ساڵ ئێمە باسی نالی بکەین، نازمبوونی نالی نییە کە نازمێکی زۆر بەهێزی دنیای شعری ئێمەیە. تۆ پێت وایە ئێمە قووەتی نەزمی کوردی کەمترە لە قووەتی نەزمی نالی بە بڕوای من نەخێر. قووەتی نەزمی سالمی صاحب قڕان کەمترە لەو قووەتی کە نالی هەیەی لە نەزما، ئەگەر لەو ئاستەیانە بێ کەمتر نییە. بەڵام ئەوەی وای کردووە نالی بمێنێتەوە، نەکرد بمێنێتەوە، کوردی و سالمیش بەخۆیەوە هەڵبگرێ. ئەگەر ئێمە نالیمان نەبووایە بەڕاستی ئەمڕۆ شتێکمان نەدەبوو بە ناوی سالم و کوردی وەک هەموو ئەو شاعیرانەی دیکە کە لە سەردەمی نالیە هەبوون و ئەمڕۆ نەماون. ئەوەی وا دەکا نالی بمێنێتەوە فعلەن ئەو شۆڕشەیە کە نالی دەیکا لە مەجای خەیاڵی کوردیە، یعنی کورداندنی ئەو خەیاڵەیە کە ساڵەهای ساڵ لە ناو ئێمەدا بە شێوە جیاوازەکانی عەرەبی و فارسی هەبووە. دکتۆر بابڕێک لەسەر خەیاڵ بوەسین زۆر ئاماژە بە چەمکی خەیاڵی ناوی بڵین بیرکردنەوەی کوردیانە یا خەیاڵکردنی کوردیانە جۆرێک لە جیاوازی هەیەیانە ئەم جیهان بینی نالی ئەو جۆرە لە خەیاڵەکە نزیکە لە بیرکردنەوە یان بیرکردنەوە نییە.
هەمیشە جۆرێک لە نێقاش هەیەڵێن شعر سەر بە دنیای خەیاڵە و فەلسەفە سەر بە دنیای جۆرێک لە بیرکردنەوەی و جۆرێک لە تێکەڵی و پچڕان و جۆرێک لەو جۆرە لە شپرزەیی هەیە باشە ئەتوانین بە جۆرێک لە بیرکردنەوە ژناوی بنێن یان ئەگەر زیاتر لەسەر چەمکی خەیاڵ بوەسین چۆن ئەتوانین ئەو خەیاڵە پێناسە بکەین خەیاڵ بە یەک وشە مادەی خامی بیرکردنەوەی ئەگەر بیرکردنەوە کارخانەیە بێ کارگەیەک بێ ئەو مادە خامەی کە ئەو کارخانەیە دەتوانێت تەولیدی بەرهەمەکانی خۆی تێدا بکە خەیاڵە بەبێ خەیاڵ ئێمە ناتوانین بیرکردنەوەمان هەبێ بەڵام بەبێ بیرکردنەوە دەشێ خەیاڵە بێ ئێمە مونەویر کاری مونەویر بیرکردنەوەیە سەرڕێخستنی بیرکردنەوەیە کاری مفەکر تێگەشتنە لە بیرکردنەوە و قوڵ بیرکردنەوەیە بەڵام کاری شاعیر لێرەدا مونەویر و شاعیر لە یەکجا دەبنەوە خەیاڵکردنە خەون بینینە شعر سەر بە دنیای خەیاڵە خەیاڵیش سەر بە دنیا بینی عشق و ئیمان و ئەو بوونە وجودیانن کە بە خۆیان نەبێ ئێمە ناتوانین لیان تێ بکەین یعنی من هەتا بەیانی باز لەوە بکەم ئیمان چییە عشق چییە تۆ ناتوانی بە حەقی خۆی لێ تێ بگەیت تا تەجربەی نەکەی لە جۆری زەوقین یعنی تۆ دەبێت لە ناویابی ئەنجا دەتوانی لی تێ بگەیت خەیاڵ سەر بە منزومەیە یعنی سەر بە منزومەی عشقە سەر بە منزومەی ئیمانە تۆ لە ناویدا مەلە دەکەی کاتێکە شاعیرێکی گەورەی وەک ڤۆڵتێر دێت خەیاڵ بۆ ڕێنینسانس دەکات لە فەڕەنسا منەویرانی فەڕەنسی دێن تەبەنی شۆڕشی فەڕەنسی دەکەن لەسەر ئەساسێکی فکری یعنی خەیاڵەکە لە ئەساسا خەیاڵێکی شاعیرانەیە بە بڕوای من شاعیر خەیاڵ دەکا منەویر و مفەکر تەبەنی خەیاڵەکە دەکا فۆرمەلەی خەیاڵەکە دەکا بۆ دنیای واقع ئەم خەیاڵە وا لە دەکا چەند لەگەڵ دنیای واقع سازگاری هەبێ سیاسی دێت تەبەنی ئەم بیرکردنەوەیە دەکات لە دنیا لە ساحەی عەمەلیە یعنی کاتێک من شاعیرێکی بەهێزم هەیە و منەویرێکی بەهێزم هەیە و سیاسیەکیشم هەیە لەوە تێدەگا قودرەتی بیرکردنەوە دەشێت چ بەهەشتە بخڵکێنێ بۆ خەڵک و دێ لەسەر ئەساسی بیرکردنەوەی منەوەرێک تەبەنی پرۆژە و ئەجەندا سیاسەکانی خۆی دەکا مەحاڵی دی بەهشتێکی وەک ئەوەی کە لوکسمبۆرگ لە سویسرا هەیە دروست نەبێ بەڵام کاتێک تۆ لە خەیاڵ دەکەیتە دەرەوەی ساحەکە حسابی بۆ ناکەی نادیدەی دەگری شعر وەک کڕوزانەوە تێدەگەی شعر وەک نوزانەوە تێدەگەی جاری وایە وەک هوتاف تێگەی شعر وەک هوتاف تێدەگەی بە ئەمە بڵێم لە 80 ساڵی ڕابردووە ئێمە بەداخەوە شێرکۆبێ کەسی لێ دەرچێ ئێمە شاعیرمان نەبووە شاعیر کێیە کاک سوهەیب شاعیر کەسێکە لە دنیای فۆرم دەرەچێ دەگاتەوە دنیای نافۆرم دەگاتە دنیای بێفۆرم لە دنیای ڕەنگەوە دەچێتەوە بۆ دنیای بێڕەنگ یعنی تورک تعبیرێکیان هەڵ هەیە دەڵێ کوش بە کشە باکتە زەمان یعنی وەک ڕوانینی هەڵۆیەک لەسەرەوە سەیری ڕووداوەکان دەکات کاتێک کە شاعیر لە دنیای فۆرم دەردەچێ لەوە دەرەچێ ئیدی ئەمە نازم بێ ئێمە دەشێت نازمی زۆرمان هەبێ لەسەر ئەساسی وەزن و قافیە و مەعنا و کڕوزانەوە و تەنانەت تا ئاستی گریاندنی عاشقێک شعر بهۆنەوە بەڵام شاعیر نینەمانە ئەمانە نازمن شاعیر کەسێکە لە دنیای فۆرم دەرەچێت بۆ دنیای نافۆرم لە دنیای ڕەنگەوە حەزەکەم ئەمە تەواوکەم لە دنیای فۆرمەوە دەردەچێت بۆ دنیای نافۆرم کاتێککە لە دنیای نافۆرمەوە وەک ڕوانینی هەڵۆیەک سەیری دنیای فۆرم دەکا زۆر بە ئاسانی دەتوانێت جێپەنجەی خۆی لەسەر دنیای فۆرم بەجێ بێڵێ ئێمە هەتا لە ژێر کاریگەری ڕووداوەکانە تەماشای ڕووداوەکان بکەین چوەک سیاست چوەک زانست چوەک شاعیر چوەک ئەوەی کە ناوی دەنەی لە جیهانی بەڕێوەبردنی خۆمان ئەمڕۆ ناتوانین لە کاریگەری ڕووداوەکان دەرباز بین و ناتوانین کاریگەری لەسەر ڕووداوەکان دابنین بەڵام کاتێک من لە ڕووداوێک دێمە دەرەوە لە دەرەوەی ڕووداوەکە تەماشای ڕووداوەکە دەکەم ئەوسا زۆر بە ئاسانی دەتوانم کاریگەری لەسەر ئەوەی کە ڕوودەدات دایبنێم دقیق شاعیرە و کەسەیەکە لە جیهانی ڕوودا و لە جیهانی ئەوەی ئیبن عەرەبی ناوێنێ فەیزی مقدەس لە جیهانی فۆرم لە جیهانی ڕنگ دێتە دەرەوە دەچێتە جیهانی فەیزی ئەقدەس بە گوزاری ئیبن عەرەبی و دەچێتە جیهانی بان فۆرم دەچێتە جیهانی دەرەوەی ڕنگ زۆر بە ئاسانی دەتوانێت جێپەنجە لەسەر جیهانی فۆرم دابنێ زۆر بە ئاسانی دەتوانێت جێپەنجە لەسەر جیهانی ڕنگ دابنێ کەرەستەکان زۆر ئاسانتر دێن بەدەستیەوە باش دکتۆر ئەم گفتوگۆیی من و بەڕێزت من سەرنجم ڕاکێشە بۆ کۆڵێک لە جیهانبینی جیاواز و پرسیاری جیاواز ئەو جۆرە لە جیهانبینیمان هەیە لای نالی لای مەحوی درێژە بێتەوە تا سەردەمی شێرکۆبێکەس و پاشتریش کە بەڕێزە ئاماژت پێە باشە ئەوە کەمی توانای لۆژیکی و تێگەشتنی ئێمەیە لە بەرامبەر شعرا شعر بۆچی ناتوانێت
ئەو جیهانبینی شۆڕکاتەوە بۆ ناو تاکەکان چۆن ناتوانن هەست بە جۆرێک لە مەسافەی دوور و درێژەکەی لە نێوان جیهانبینی شاعرانی ئێمە و دۆخە گشتیەکەیە ئەو جۆرە لە هۆشیاری بۆچی شۆڕ نابێتەوە مەسەلەن بنمونە ئێمە کی توانیمانە سوودێکی تەواوەتی وەربگرین لە خەیاڵەکانی نالی لە مەسەلەن جیهانبینی شێرکۆ بێکەس لەو جۆرە لە جیهانبینی کە جۆرێک لە هۆشیاری لای مەحوی ئەمانە و چەند پرسیتر نازانم درک بۆ جۆرە لە بۆشایی ئەەکەی یا ئەمە شتێکی تەبیعیە لە نێوان شاعیرەکانمان و خەڵکی ئاسایی هەبێ بەس وەڵامی پرسیارەکەم وەرەگرم بۆ دوای ئەم ناوبڕە و دەست پێەکەینەوە بینەرانی خۆشەویست ناوبڕێک وەرەگرم و دێمەوەلاتان. بینەرانی خۆشەویست هاتمەوەلاتان کاکتۆر پێش ناوبڕەکەەوە ئەو پرسەم کرد ئەو مەسافەیەکە ئەکەوێتە نێوان نخبەی ئێمەوە و بەگشتی خەڵکی ئێمەوە بەعام لەگەڵ ئەو جیهانبینە شاعرانەیە ئەمە لە هەموو دنیاەوە یان بۆچی ئەو مەسافەیە هەیە بۆچی ئێمە نەمانتوانیوە دەستمان بۆ جۆرە لە خەیاڵکەس بگە هێشتا وا دەرەکەوێت کە جیهانبینی شاعری ئێمە و بەتایبەت شاعری کلاسیک بۆ جۆرە لە نەخبە بێ بەڕای متوازانەی بەندە هۆکارەکەی بۆ خەڵک ناکەڕێتەوە هۆکارەکەی بۆ گەڕێتەوە ئایا ئێمە هەر بەڕاستی لە 80 ساڵی ڕابردووە شتێکمان هەبووە بە ناوی شعر شعری 80 ساڵی ڕابردووی ئێمە سەرلەبەری شعری بەرەنگاریە شعرێکە لەسەر لەژێر ڕوودانی ڕووداوەکاندا نووسراوە یعنی شعرگەلێک نین لە فۆرم دەرچوو بن عەبدوڵڵا گۆران هەنێک ئاماژەی ئەوەی هەیە کە لە فۆرم دەرەچێت کاتێکە شعرێک دەهۆنێتەوە بەڵام دوجار هەمان ئەو بەیتەی کە دەڵێ ئەی تریفەی مانگەشەوی دەرکی دەلاقە با پیس نەبی خۆت مەدە لەم کوردی عێراقە ئەکەوێتەوە ژێر کاریگەری فۆرمی باو لە کاتێکا شاعیر نابێت بکەوێتە ژێر کاریگەری فۆرم ئەدەبیاتی 80 ساڵی ڕابردووی ئێمە بارگاویە بە ئەدەبیاتێکی سیاسی یعنی بە سیاسی کراوە تۆ تەماشاکە هیچ شعرێکی 80 ساڵی ڕابردووی ئێمە بەدەر نییە لە ڕووداوە سیاسیەکان لە کاتێکا شاعیر دەبێت زۆر لە بان سیاستەوە قسە بکە زۆر لە دەرەوەی سیاست قسە بکە بۆ ئەی بتوانێت زۆرترین کاریگەری لەسەر سیاست بەجێ بێڵێ ئیشی بیرمەندانە سیاسیانە قسە بکەن تەماشای شاعیرێکی وەکو عەبدوڵڵا پەشێو بکە لە ڕوخساری شعرگەڕێن خەم خواری کورد با تاکرێت و ناشرین بێ ڕوخساری کورد منداڵ و شێت ڕازگۆن منیش منداڵێکی سەرسەری و سەرشێتێکی لاساری کورد یعنی لەژێر کاریگەری ڕووداوێکە ئەم شاعیرە ئەم شعرە ئەنووسێکە یەکێکە لە شاعیرە ئیمتیازەکانی ئێمە بەڵام کاتێک کە شاعیر ناتوانێت لە عرفی باو دەرچێت ناتوانێت لە فۆرم دەرچێت کاتێک کە ناتوانێت لە کاریگەری ڕووداوەکان دەرچێت و دوجار ناتوانێت کاریگەری لەسەر ڕووداوەکان بەجێ بێڵێتەوە قسەی جەنابتێکی ناتوانێت بێتەوە ناو کۆمەڵگە یعنی جیاوازی شاعیر و نازم لێرەدایە کاتێک کە من شتێک دەنووسم نابێ خەڵکی عام دەرکی ئەو شتە بکەن شاعران ئەو کەسانن کە پێش ڕوودانی ڕووداوەکان دەرکی ئەوە دەکەن کە ڕوودەدا سۆهراب ئەوی چی ئەویت بە ئاوەکە لیخن نەکەین نەکو لەو خوارە کۆترێک ئاو بخواتەوە محمودی دەوڵەتابادی دەڵێ کە ئەم شعرم بۆ ئەحمەدی شاملۆ خوێنەوە ئەحمەدی شاملۆ بە ئیستهزاوە پێکەنی وتی خەڵک لە پشتەملەوە سەر دەبڕێن و لە خواری شار قەسابخانە دانراوە سۆهراب تازە دەڵێ بە ئاوەکە لیخن نەکەین لەوێ ڕستەیەکی مەشهور دەڵێ شعر دەبێ وەک شەیپور بانگەواز بکە کاری خۆی وەک شەیپور بکە من پێم وایە ئەحمەدی شاملۆ لێرە هەڵەی کردووە سۆهراب زۆر بە وردی دەرکی ئەوەی کردو بۆچی قەسابخانە لە خواری شارەکە دامەزراوە چونکە پێشتر حساب بۆ لیخنکردنی ئاو نەکراوە کاتێک کە یەکێک حساب بۆ لیخنکردنی ئاو ناکا ئەو ئەلارمە لە خۆیدا دەگوژێنێتەوە کە ئاوێک پیس دەکا خەمی کۆترێک ناخوا لە خوارەوە ئاو بخوا زۆر بەلایەوە ئاسان دەبێت سبێنێ ئینسانێکیش لە پشتەوە سەر ببڕێت ئەم قسەم ئەمەوێت تاواکەم لە ڕۆمانی کەشتی فریشتەکانی بەختیار عەلی کە پێم وایە بەختیار عەلی خۆی پێ بزانێ یان نەزانێ ئیشێکی گەورەی کردووە لەو ڕۆمانە باس لەوە دەکاکە لڤیتان تۆمەر بۆتانی بۆچی ئەبێ بە جەلادێکی تەمام عیاری ناو ڕۆمانەکە جەلادێکی پیاو کوش خوێن و ئەو خواردنەوە وەک یەکی لێدێت بۆی لەبەر ئەوەی یەکەم پرۆڤەکە لە شاخ پێ دەکرێت لە شۆڕش پێ دەکرێت دەڵێن ئەو ئێسترا ئەو قاترە شەلە بارە بەسەرمانەوە دەبێ بیکوژین زۆر بەلایەوە سەختم ئێسترە بکوژێت تا ئەوەی شەوێک پێدەنێ بە هەموو ئەو ویژدانی کە لە خۆیان هەیە و دەچێت تاپڕێک دەنێ بەسەری هێسترەکە و دەیکوژێت دوجارە بێ بۆ جەلادێکە ژێرزەمین دەکاتەوە بۆ تعزیبدانی خەڵک شاعران ئەم کەسانن کە پێش ڕوودانی ڕووداوەکان لە فۆرم دەرچوون دەزانن چی بەڕێوەیە بیرمەندەکان دێن لەسەر ئەم دنیابینی ئەمان فۆرمەلەی ئەوە دەکەن کە لە داهاتوو ڕوودەدا لە 80 ساڵی ڕابردووی ئێمە شاعران خەتای شاعرانە کە خەڵک
نایەوێت لە شاعر بڵێ جیهانبینیەکە سوهرابیانە نەبووە شاملویانە بووە جیهانبینیەکە جیهانبینیکی جوینەوەی وێنەی دووبارە بووە جیهانبینیەک بووە کە لە ژێر کاریگەری واقعدا نووسراوە لە واقع دەرنەچووە کاتێک جیهانبینیەکیش لە واقع دەرناچێت کاتێک جیهانبینیە قودرەتی ئەوەی پێنیە خەیاڵ لای من دروستکە بە تاکید خەڵکیش بە شوێنیدا ناچێت باش دکتۆر خەیاڵ و عیرفان یا باڵێن خەیاڵ و شێعر یا لەو نێوەندەشا چەمکی ئیمان بڕێکجارێتە پێشەوە چۆن بتوانین پێناسی عیرفان بکەین ئەوەندەی ئاگادار بیت ئەتوانین بەم شێوەیە ناوی بنێن بە یەکگەشتنی پرسی ئەدەبە لەگەڵ پرسی ئیمانە شتێکی لەو جۆرە ئەتوانین مەسەن ئەو دەمەی کە ئیمان و شێعر یا ئیمان و ئەدەب بەریەکەون شتێک دروستە بێ ناوی عیرفانە عیرفان بە بڕوای من دنیای ڕاز و سیمبۆلەکانە ئێمە ئەگەر بێت و بمانەوێت لە عیرفان تێبگەین ئەبێ لە ڕاست تێبگەین ئەبێ لەوە تێبگەین ئەم دنیاە پەردەیەکی بەسەردا دراوە هەموو شتێ ئاشکرانیە عیرفان دەیەوێ دیوی ئەنتۆلۆجی و دیوی قوڵی شتەکان تێبگە ئەدەب کەڕستەیە بۆ عیرفان یعنی ئێمە نابێ وا بزانین ئەدەب و عیرفان لازم و مەلزومی یەکتر مەولانا دەڵێت ڕەستەم ئەزین شەرح و غەزەل ئەی شەه سولتان و ئەزەل مفتەئلون کۆشت مەرە ئەڵێت بێزارم لەم قافیە شعریانە من ئەوەی دەیبینم و ئەوەی دەیزانم و ئەوەی ئەزمموی دەکەم مفتەئلون قافیەی شعری توانای هەڵگرتنی نییە منی کوشتووە مرکبەکە دەرەقەتی ئەو ئەزممونە قوڵە نایە کە من دەیکەم بەڵام لەم هۆکارە زیاتریشم لە بەردەسانێ من پێم وایە نالێش یەکێکی لەم جۆرە بۆ لە دنیابینی ئێمە شعر کەرەستەیەکی زۆر لاواز بووە لە بەردەم دنیابینی نالیە و نالی ئێمە زوڵمی لێ دەکەین کاتە پێی دەڵێن شاعیر وەک نازمێک دێتە بەرچاومان نالی بە مانای کەلیمە شاعیرە نالی ئەو شاعیرەیە کە توانیوێتی ئەزمونێکی ئەوەندە قوڵ بکە کە تەشخەڵە بە نەحوی عەرەبی بکە دروني لدار سليماني وبرده كفر مسكن إلى آوي قرمه ترى باغاته قوتا وجوتا وسائقا ترى مندل الأوراق مثل وني تنالت تشخلة بتجويد جدك مثلا لبرزي دوري لسبزي عرده دله أبي بتجويد ومش عرب خنيته ولا كاتك فورمي شعرك عربية ونواخنكي ومعناكي كردية شعر كرستيه لبردسيا نظم وايب ناوبني نظم كرستيه كلبردسيا بو گەیاندنی ئەو دنیابینیە قوڵی کە تەجربەی کردووە دنیای عیرفان دنیای سیمبۆلە هەر شعرێک نەیتوانی دەم بۆ سیمبۆل بەرێ هەر شعرێک نەیتوانی لە دنیای سیمبۆلەکان لە دنیای ڕازەکان تێبگا شعر نییە ئێمە شعری ئەوانەی کە باوەڕیان وایە ئێستا شعری ئازاد شعر نییە لە ڕاستیە هەم هەڵەن هەم ڕاستن هەڵەن لەوێدا هەڵەن کە پیان وایە شعر ئیلا ئەبێ نەزمی هەبێ مەوزون و مقەفی بێ لە کاتێکا وەزن و قافیە خۆکارێکە بۆ گەیاندنی شعر بەڵام ئەوانەشی کە پیان وایە نەزم و قافیە گرنگ نین قدرەتی هۆنینەوەی شعریان نییە بە نەزم و قاف زۆرینە یەکی جۆگ و شەفیعی کەتکەنی لە ئێران پرەخنەگرێکە خۆی بە شێوازی ئازاد شعر دەنووسێ بەڵام پێی وایە ئەو شاعرانی لە دنیای ئەمڕۆ بە شێوەی ئازاد شعر دەنووسن شاعر نین لە ئەساسدا هاتوون کۆمەڵێک مهاتەرات دەنووسنەوە و هەنێ وشە لە نێوانیانە بەلاستیکێک دەکوژێنەوە و ناوی دەنێن شعری ئازاد شعر کاتێک شعرە زمان بدا لە سیمبۆل زمان بدا لە دنیای ڕاز دنیای شعر وەک دنیای خەوایە دکتۆر ئیمان لەکوێ ئەم پرسایە بزەبت ئیمانیش وەک شعر وایە وەک خەوایە ئێمە مشکلەی ئەوەمان هەیە لە ئیماندا کە پێمان وایە یەک جۆر تەفسیر دەتوانێت ئیمانمان بۆشی بکاتەوە لە کاتێکە ئیمان پێویستی بە تەفسیر نییە پێویستی بە تعبیرە یعنی ئێمە لە دنیای دینیە ڕازی بووین بە تەفسیر بۆیە دنیابینی قوڵی دینیمان نەماوە ئەمڕۆ فترەیەک لە دنیای هوەری و دنیای ئەدەبی ئێمە مناقەشەیەک دەکرا گوایە لە یەکێک لەو سرودە نیشتیمانیانەی کە ناوی ڕەقیبیتیایە کوفر کراوە ئەمە تێنەگەشتنە بەڕاستی لە شعر و تێنەگەشتنە لە دنیا قوڵەکەی شعر دڵبان نەک بۆ ئەی ڕەقیب بۆ چەند شعری تریژە من ئەو شعرم بەڕاستی پێ شعر نییە بۆ سرودی نیشتیمانی کورد چونکە تعبیر لە هەموو ئەو پێکاتانە ناکەکە لە منطقەژن و شعرێکی تەواو لاوازە ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورد زمان تەنانەت مافی ئەوە نادا بە کورد کەنەتەوە بێ بە قەوم ناوی دێنێ شعرێکی تا سەر ئێسخان شعرێکی لاوازە بەڵام دژبەرەکانی ئەم شعرش ئارگومنتی بەهێزیان پێنیە بەرامبەر بەم شعرە ڕەقیب خۆت دەزانی لە ئەدەبیاتی کوردیە ئەوەندە دڵپڕ لە داخم بۆ ڕەقیبی سەگ ئەرسەری بڕن بۆ ئەکلی لەحمی ئەو سەگە من دەبمە حەمبەلی ڕەقیب مەحوی ڕەقیب تەشبیهەکا بە سەگ
ڕقیب و مدعی وەک پوش و پوش و بسووتێن کەوەک بەرقین لە بەشێ بۆ لای ڕقیب خۆشە وەلێ ئەو داخە کوشتومی لە لای ئەو لەکن ئەو چەندە مەجبورە لە لای من چەندە مەغروورە ڕقیبی سەگ دەرکە ئەم بەر دەرکە پاکە پیسەکە فەرمووی کە بەم دەرکە لازم سەگێکی وایە بۆ بڕوە وانە ڕقیب عیبارەتە لە ئەدەبیاتە عیبارەتە لە دوژمن لە مدعی لە کەسێک کە ئیدعای عشقەکە و عاشق نییە مدعیە بەڵام کاتێک کە ئێمە تەفسیرمان دەبێت بۆ ئەدەبیات ویسمە ئەمە بڵێم دنیای ئەدەبیات دنیای ڕازەکانە دنیای سمبۆلەکانە ئێمە نابێت تەفسیرمان هەبێت بۆ دنیای ئەدەبیات ئەبێت تعبیرمان هەبێت چۆن ئێمە خەوێک دەبینین ئەم خەوە ئەگەر تەفسیرکەین بۆ واقع شەڕ یعنی ئەگەر بێت و ئێمە خەوەکانمان ئاشکراکەین و تەفسیریان بۆ بکەین ڕۆژانە هەزار شەڕ لە بشارەدا ڕوودەدا بەڵام ئەم خەوانە دەبێت تعبیر بکرێن دنیای ئیمان و دنیای شعر من قەناعەتم وایە دەبێت تعبیر بکرێنەوە ئەم دوو دنیایە ئەم دوو دنیایە سەر بە دنیای ڕازەکانن سەر بە دنیای سمبۆلن هەر سمبۆلێک مانایەکی تایبەت بەخۆی هەیە کاتێک من دێم یەک جۆر تەفسیری دینی بۆ ئیمانی دینی هەڵبژێرم ئەم ئیمانە دینیە وا دەکا ئێمە قودرەتمان نەبێت لە شعرێکی لاوازی وەک شعری ڕقیبی شتێ بکەین وانە خێرا بیبینەوە بۆ ئەوەی کە ئەمە ئایدۆلۆژیایەکە دژی ئەو بۆچوونەی من ناوم ناوە دین و هاتۆ شەڕی لەگەڵ دەکەم گرنگە ئوستاز دەستە خۆش بێت لەبارەی نووسینێکتەوە لەبارەی باز لە ماسیەکە ئەڵێ پرسیاری ئاو چییە بۆ ماسی لەوانەیە زۆر گرنگ نەبێ بێ ماسی بپرسێ ئاو چی نییە بەنسبەت جیهانبینی شاعرانەوە یان بە نسبەت جیهانبینی و کەسانەوە کە دەیانەوێت لە شعر تێبگەن یان میلیان بۆ شعرەیە ئەبێ بپرسن شعر چییە یا بێ پرسن شعر چی نییە دوو جۆر ڕوانینمان هەیە بۆ هەر شتێک ئێمە ڕوانینێکی ئەرستۆییمان هەیە کە ڕوانینە لە ڕووی ماهیەتەوە من دەڵێم ئەم پرداخە چییە ماهیەتی ئەم پرداخەشی دەکەم و لی تێ دەکەم ماهیەتێکی وجودیشمانەیە کە هایدگر زۆر باوەڕی پێی هەبوو لە شتەکە خۆیەوە لە ماهیەتەکەیەوە ناڕۆم بووی لە خۆیەوە دەڕۆم بووی دقیق دنیای ئیمان دنیای شعر دنیای عشق دنیایەکی وجودیە من ناتوانم لە ڕێی ماهیەتەوە بۆیان بڕۆم هەتا بەیانی من لێرە باسی شیرینی هەنگوین بۆ تۆ بکەم بۆ نابێ یەک کەوچکی چا هەنگوین بخەمە سەر زمانە خۆت بیچەژی دنیای شعریش دنیای ئەدەبیش دنیایەکی لەم جۆرەیە شاعرێک نابێ پرسێ ئەدەب چییە شاعرێک نابێ پرسێ شعر چییە ئەبێ خۆی لە ناو شعردا بێ بوونی ئەو وابەستەی شعر بێ بوونی ئەو وابەستەی خەیاڵ بێ وابەستەی شعریەتی شعر بێ نەک نازم و قافیە نەزم و قافیە نەک وشە هۆکارە وشە لێبارە تۆ لە شعرە زۆر جار ئەزمونێک دەکەی وشە ناتوانێ هەڵیگرێ ئەو نووسینەی کە بەندە نووسی بووم ئێمە کاتێککە لە ماسی دەپرسین ئاو چییە ماسی لە ئەو تێناگاتە لە ئاوی دەرنەهێنین کە دێتە دەرەوە ماسی تێدەگا لەوەی دنیا بەبێ ئاو هیچ نییە کەواتە دەبوو کاتێک لە ناو ئاوایە دەبوو ئێمە لی پرسین ئاو بۆ تۆ چی نییە ئەنجا ماسی ڕوبەڕووی ئەم پرسیارە بکەینەوە کە ئەگەر لە ئاو هاتیتە دەرێ مەساتێک ڕوودەدات ئەو ئیلهامی ئەو نووسینەی من مەسنەوی معنەوی مەولانا بوو حکایەتێک هەیە کە ئەڵێن ئەبوو هورەیرە زۆر دێتە خزمەت پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە ژیانیدا وای لەدێ پێغەمبەر دیارە هەندێک ناڕەحەت دەبێت بە زۆر هاتنەکانی بۆ ماڵی ئەو پێی دەڵێ یا ئەبا هورەیرە زۆر غوبن تەزدەت حوبن ڕۆژ ناڕۆژێ وەرە بینی بخە کەم کەم وەرە بۆ ئەوی خۆشەویستیمان بۆ یەک زیاب بکە مەولانا ئەم حەدیسە دێنێت اقتیباسێکی لێ دەکا دەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کاتێک بە ئەبوو هورەیرە دەڵێ زۆر غوبن لەبەر ئەوەی ئەبوو هورەیرە بووە بەڵام هەرگیز بە ئەبوو بەکرێک ناڵێ زۆر غوبن نیست زۆر غوبن وەزیفەی سادقان ساخت مستەسقیست جانە عاشقان ئەڵێ هەرگیز صادق مەبەستی ئەبوو بەکرە ئەڵێ هەرگیز پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە ئەبوو بەکرێک ناڵێ زۆر غوبن ڕۆژ ناڕۆژە وەرە بۆلام لەبەرەوەی ئەم وابەستەی ئەوە ئەویش وابەستەی ئەمە بەبەیەک ناژینەم دوانە نیست زۆر غوبن وەزیفەی سادقان دوو ئینسانی صادق بەیەک ناڵێن ڕۆژ ناڕۆژێ بایەک ببینین ساخت مستەسقیست جانە عاشقان لەبەرەوەی گیانی عاشقان گیانی شاعران گیانی ئیمانداران زۆر تینووە ئەوەندە تینون ئەگەر هەموو بەحریش بخۆنەوە تێر ناخۆن نیست زۆر غوبن وەزیفەی ماهیان ماهی بە ئاو ناڵێ زۆر غوبن ئەی ئەو ڕۆژ ناڕۆژێ وەرە بۆ لای من وانێ چونکە ئۆنسەجان نەدانند چونکە بی ئاب نەدانند ئۆنسەجان چونکە بەبێ ئاو ئەمان ژیانێکیان نامێنێ گیانێکیان نامێنێ دقیق لێرەدا ماسی عیبارەتە لە کەسی ئیماندار لە کەسی شاعر کە بێ خەیاڵ بەبێ ئیمان ڕۆژێک ناژی وەکەوەی کە ماسی چۆن بەبێ ئاو ناژی ئێمە کاتێک دێین ئیمان لە منگەنەی ئەوە دەدەین ئیمان چییە بە پێوەرە ئەرستۆیەکە ئەمانەوێ ئەپڕۆشی ئیمان بکەین لە ئیمان نزیک بینەوە ئیمان ئەخێنە ناو چوارچەوە و فرەیمی
ماهیەتەوە کاتێک ئیمانیش دەچێتە ناو چوارچەوە فرێمی ماهیەتەوە دیارە بێ بە کەرەستەکانی ماهیەت ناسی لەگەڵی بجوڵینەوە و کاتێک کە بە کەرەستەی ماهیەت لەگەڵی جوڵینەوە و کاتە زەوق و شەوق و ئیشتیاق و ئەوە ڕوودەدا کە ئەمڕۆ کەمە بێتەوە زەوقی ئیمانی کەمە بێتەوە زەوقی شاعرانە کەمە بێتەوە تەزەوقی خەیاڵ کەمە بێتەوە زۆر جار ئێمە خوراافە بە خەیاڵ تەفسیرەکەینەوە ئەفسانە بە دێنینە ناو مۆزوعەکە و پەردەیەکی خەیاڵی بەسەردا دەدەین و لە عیارترین جۆری خوراافەیە بە کۆمەلگای دەفرۆشین. ئوستاز ئەم هەموو جیهان بینیە و ئەم دنیا جوانە و ئەم جۆرە لە خەیاڵ کرد و هەموو ئەوانە هەست بە جۆرێک لە هەڕەشە ئەکرێت لەسەری ئەو کاتەیە کە شتێک بە ناوی ژیری دەستکردێتە پێشەوە. مەسەلەن ئەوەی کە تۆ چەند جملەیەکی تێوەڵی بۆم بکە بە شیعریان ئەڵەی لەبارەی فڵان شتەوە بۆم بنووسە. گفتوگۆکان زۆرن لەبارەی ژیری دەستکردەوە ئەمەوێ ئەوەندەی بکرێ بە چڕی باس لەوە بکەین ژیری دەستکرد هاوکاری ئەدەبیاتە یا بکوژی خەیاڵە یان چۆن سەر لە نوێ بتوانین تەفسیری ئەمە بکەینەوە پەیوەندی نێوان ژیری دەستکرد و جوانی بەگشتی و لە ناوی ئەدەبیان شعر بەتایبەتی. پرسیارت دە بەرنامەمانەوە بەڕاستی چونکە مهتەمم بە مەسەلەی ژیری دەستکرد و ئەدەب و خەیاڵ بەڕاستی ئێمە لە دنیا لە سەروبەندی ژانگرتنێکی قورسایە دنیا ژانی گرتووە بە دنیایەکی تازەتر لە خۆی کە مەسلەی AI نازانین ئەو دنیای دێتە پێشەوە چیە زانایانی دەمارناسی پیان وایە ئێمە لە ڕێگەی ناسینی هۆرمۆنەکانەوە دەتوانین بگەین بۆی کە هۆرمۆن و نیۆرۆنەکانەوە دەتوانین بگەین بۆی کە بیرکردنەوەی ئینسان چۆنە میکانیزمی بیرکردنەوە چۆن ئەگەر بێت و زانایانی دەمارناسی بگەن بەوەی کە ئەوەی کە ئێمە زانیومانە لە فلۆزۆفی ئۆف مایند فەلسەفەی مێشک و فەلسەفەی بیرکردنەوە تا ئێستا تێگەشتنە لە نیۆرۆنەکان وەک گەیەنەر ئەم نیۆرۆنە لە مێشکا بەم جۆرە ئیش دەکا و هۆکارێکە بۆ گەیاندنی ئەم مێسەجە بە نیۆرۆنێکی تر بە دەمارەخانەیەکی دیکە بەڵام ئەگەر بێت و ئێمە لەوە تێبگەین پرۆسێسی بیرکردنەوە لە مێشکی مرۆڤدا چۆنە دەشێ ئەم جۆرە بیرکردنەوەی تەحویلکەین بۆ ژیری دەستکرد ئەو بەڕاستی چقۆیەکی زوو حەدەین دێتەکایەوە دەشێ ئەو دنیایی کە دێتە مەدان دنیای بێ بیرکردنەوەکانی هەمان ئەو بیرکردنەوەی ئێمە و زیاتریش بن یا نەخێر ئێمە ناتوانین لە فیلۆزۆفی ئۆف مایند لە شێوازی بیرکردنەوە تێبگەین تەنها دەتوانین لە دەمارەخانەکان تێبگەین لەوەی کە چۆن مێسەجێک لە خانەیەکەوە دەگوازنەوە بۆ خانەیەکی در ئەو ساژیری دەستکرد دیسانەوە متەئەسیرە بێتەوە بە خۆمان لە ڕێگەی ئەو پرسیارانەی کە ئێمە لی دەکەین ئەو دەتوانێت بوروژێ مەسەلەن من تا کاتێک خەیاڵێکم نەبێ و بیدەم بە و ئەو لە خۆ ناتوانێت جۆرە خەیاڵێکی سەربەخۆ بکە ئیلهامی خەیاڵەکەی من دەبێت بە خەیاڵی تا ئێستا تا ئەم لەحظەیە ئیلهامی خەیاڵەکانی ئێمە یا توانیوەتی دەستی بگابەوە هەندێک ئاماژە هەند گوایە کە ژیری دەستکرد لە هەندێک شوێنە مرۆڤی خەڵەتاندووە بۆی کە ڕۆبۆت پێی دەڵێ ئەم مەتەڵەم بۆ حەلکە خۆی نازانێت حەلیکە دەچێت لێشی کە دەپرسێ لە ناو نێتۆرکە لە ناو تۆڕی جاڵجاڵۆکەی ئینتەرنێتە و دێتەوە هەنێک لە زانایانی بواری AI ئەمە بە بیرکردنەوەی AI لە قەڵم دەدەن هەنێکی دیکە دەڵێن نەخێر ئەمە تەنها پرۆسەیەکی تەکنیکیە و AI پێی هەڵدەستێ لە بەرەوەی کە تۆ کۆماندێکت داوەتێ تۆ زەختێکت لێ کردو کارێکت بۆ بکە ئێمە وەکو ئەرزم کردی دنیا لە ژانێکی قورسایە ئەو دنیایی دێتەکایەوە هیچی لە دنیا کۆنەکەی پێش خۆی ناچێ ئیشەکان دەگۆڕێن کارەکان دەگۆڕێن بنیادی ئێمەش دەگۆڕێ بنیادی بیرکردنەوەی ئێمەش دەگۆڕێ بەڵام نازانین ئایا ئەو بۆ یەکەم جارە لە مێژووە مرۆڤ نازانێت لە 50 ساڵی داهاتوە چی ڕوودەدا چونکە ئەو ژانەی کە دنیا گرتوێتی ژانێکە دنیایەکی تازەتر لە خۆی دەخاتەوە و هیچ کەسێک ناتوانێت فاڵ بە ئەو دنیای بگرێتەوە بزانین چ جۆرە دنیایەک دەستەکانت خۆش بێ گفتوگۆکەمان زۆر گەرم و زۆر بەچێژ و زۆرش تایبەت بوو بە هیوام توانی بێتمانەمەش بۆ بینەر و بەردەنگی ئێمە بگوازینەوە من هیوادارم بتوانم لە فرسەتی ترا لە خزمەت بەڕێستان هەبم گفتوگۆیەکی هەم بەچێژ و هەم سوود بەخش بوو دکتۆر ڕەبین ئەحمەد ڕەشید دەستەکانت خۆش بێ و گەورەی دواند و سپاس خۆتان گەورە بینەرانی خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەی بانێژە تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن بەخوای